هەڵمەتەکە جەلال محەممەد پامنێری پام ێستا ڕاستەوخۆ لەگەڵمانە. جەلال سڵاو لێبێت و ئەم کاتت باش هاوڵاتیان تا چەند بەدەم هەڵمەتی خوێنبەخشینەوە دەسن بۆ برا پێشمەرگەکان ئەوانەی کە دوێنێ لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە شاری کەرکووک بریندار بوون. سڵاو لە چۆ لە بینەرانی بەڕێزی کەناڵی پام بێت. بەڵێکە کارزان دیارە بەپێی دوایین زانیاریەکان تا ئێستا 52 بریندار لە شاری کەرکووکەوە گەێنراونەتە نەخۆشخانەکانی سلێمانی و لە ئێستادا هەڵمەتێکی بەرفراوان هەیە بۆ بەخشینی خوێن بە برینداران وەروها بۆی کە ڕێژەی خوێن لە ماخەکانی بانکی خوێنی سلێمانیە زیاتر بێ. هاوڵاتی مامۆستا فەرمانبەر لە هەموو چین و توێژە جیاوازەکان ڕویان کردوێتە لە بانکی خوێنی سلێمانی و لێرەوە خەریکی بەخشینی خوێنن. بەشێک لەوانەی کە ئەمڕۆ سەردانیان کردووە ئەنجومەنی بەڕێوەبەرانی مامۆستایانن. بەمەوێت لەگەڵ نوێنەری ئەو ئەنجومەنە قسە بکەم. مامۆستا سڵاو لێبێ ئێوە چەند مامۆستا بوون و وەکو کشی هاتنە خوێنەتان بەخشی وایە ئەم هەڵمەتتان تایبەت بوو بە ئەو ینی بریندارانەی کە دوێنێ لە کەرکووکەوە گەێنراونەتە نەخۆشخانەکانی سلێمانی؟ سڵاو بە جەنابدان بە خێراتتانەکەین دەستخۆشیتان لێ دەکەین. ئێمە و گروپی بەڕێوەبەرەکانی پارێزگای سلێمانی کە لە هەردوو پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژاوای ناوشاری سلێمانی و پەروەردەکانی دەوروبەر پێک دیان هەستاین بە کۆکردنەوەی هەڵمەتی خوێنبەخشین بە برا پێشمەرگەکانمان. ڕاستەکەی ئێمە پرۆژەکەی ئێمە پێش کارسات ئەم ڕووداوای دوێنێ کەرکووک ڕوویداوە بەڵام بێمە بەردەوام بین ئەمڕۆکە ڕووداوەکە ڕوویدا بە هەمان شێوە ئەمڕۆ درێژەمان پێداوە بانگەشەکەمان زیاتر کرد درێژە پێدا بۆ ماوەی هەفتەیەک واتە لە ڕۆژی شەمەوە تا ڕۆژی پێنجشەممە سەرجەم مامۆستایان و سەرجەم چین و توێژەکان هاتووان لە هەڵمەتەیە بەشدار بن بە بەخشینی خوێن بە برا پێشمەرگانم بۆ هیوایی بۆ ئومێدیکە پێویستیان پێ نەبێ پێشمەرگەکانمان بە سەلامەتی بگەڕێنەوە. ئێمە ڕۆژی پێنجشەممە هەڵمەتەکەمان دەست پێ کردو و بانگەشەمان بۆ کردو لە ئەمڕۆ سەعات 8:30 هەڵمەتەکە دەستی پێ کردو بە خۆشحاڵیەوە باش بینین و باش ئاگاداربوونی سەرجەم چین و توێژەکان لە تیڤەکان و لە ڕاگەیاندە جیاوازەکانەوە بەدەم بانگەوازەکەمانەوە هاتوون لە ڕۆژ لە سەعات 8:30 تا ئێستا سەعاتی یەکەمەوەی کە تۆمار کراوە لە لای ئێمە 100 بۆ 150 مامۆستا تا ئێستا بەشداری کردو بە دەرەوە گەنجانی خوێنگەرم چین و توێژە جیاوازەکان فەرمانبەران مامۆستایان سەرجەم چین و توێژەکان هاتوون بەدەم بانگەشەکەی ئەمەوە بۆ پێیکە خوێن بەخشن بە برا پێشمەرگەکانمان بۆ بریندارانەی کە لە چۆن لێ لە میحوەرە جیاوازەکان و سەردانی ناتەندروستی سلێمانیەکەن بۆ هیوای ئیشەڵا پێویستیان پێ نەبێت. کارزانەکە دەرفەتێ منەمەوە هەوڵاتیانە خۆیان بدوێنم بزانم ئەوان وەکو کێ سەردانیان جەنابەت فەرمانبەریت مامۆستای وەڵای من خەڵکی کاسب بۆچی هاتوویتە خوێن دەبەخش؟ وەڵای بۆ خوێن بەخشین بۆ پێشمەرگە. ئێستا و بریندارانی لە دوێنەوە لە کەرکووک بە تایبەتی 52 بریندار گەێنراونەتەوە ئەمە هیچ پاڵنەرێک هەبوو بۆی کە جەنابەت بێ خوێن و بەخشی؟ بە تاکید خەڵکیشی کورد لە هەر شوێنێک پێویستی بە پێشمەرگە بریندار بێ خەڵکی مەدەنی بە قەناعەتم نیست فەرقیشیان نییە. لە هەر شوێنێک پێویستی بە ئێمە بێ ئێمە لەوێ حازر لە خزمەت دێ. ئەم خاڵۆش بدوێنم خاڵۆگیان سڵاو لێبێت جەنابەت دوو کشی هاتووی خوێن بەخشی و بۆچی هاتووی؟ دادوەرم یعنی ئەم خوێن بەخشنە لە چوارچێ و هەڵمەتایەکە بۆ پێشمەرگە والله شتێکی شەرەفمەندی ئینسان بتوانێت یارمەتی وڵاتەکەی خۆدا هەرچی ئەو پێشمەرگانەی کە لە بەخوێن و خۆیان دیفاع لە کوردستانەکەن وازبێکی سەرشانی خۆمانە ئێمەش بێن شتێک بتوانین ئەو قەرزەی کە لە سەرمانە بیان دێنەوە بە شەرەفمەندیەوە من هاتوومە و کەس قوربان دیارە کارزان ئەمە ئەوتەی دوو لەوانە بوون کە ئەمڕۆ لە هەڵمەتی خوێنبەخشی نابەشدار بوون و ئەمانەش دیارە ڕێژەیەکی خەڵک زیاتر لە هاوڵاتی و کاسبکار و مامۆستا و فەرمانبەر هەمووی سەریان گرتووە بۆی کە بەشدار من لەو هەڵمەتە خوێنبەخشیە کە ئەمڕۆ دیارە پێشمەرگە پێویستی بەو خوێنە هەیە ڕێژەیەکی بریندار دەگەێنرێت نەخۆشخانەکانی سلێمانی. بەڵێ زۆر سپاس بۆ پامنێرمان جەلال محەممەد ڕاستەوخۆ کە لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانت.